بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم ئەم ساڵیش لە پاشێوی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. داواکارم لە خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێت، تەوفیقمان بدا بۆ ئەوەی هەموو لایەکمان ڕۆژوویەکی باش، عیبادەتێک و بەندایەتێکی باش لەم مانگەیە بەجێ بگێنین و خوای پەروەردگار تەوفیق و یارمەتی هەموو لایەکمان بدات تا ڕەزامەندی بەدەست دەهێنین و بەهاشتەکانی خوای پەروەردگار بۆ هەموو لایەکمان مسۆگەرە بێت. خۆشحاڵم بە خزمەتان دەگەم خۆشەویستان. ئومێدەوارم لەم بەرنامەیەوە بتوانین سوودێک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەێنین. وەکو نەریتی ئەم بەرنامەیە پێشەکیەکەن هەندێک قسە دەکەین، دواتر ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندی بە بەرنامەکە بکەن و پرسیارە شەرعیەکانتان ئاڕاستە بکەن. پشتیوان بە خوای پەروەردگار ئێمە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین بۆ وەڵامدانەوەی پرسیارە شەرعیەکانتان بۆ ئەندازەی کە خوای پەروەردگار زانست و زانیاری پێ بەخشیوین. خۆشەویستانم، پشتیوان بە خوای تەعالا لە چەند دەقیقەیەکە باس لە هەندێک لە فەزڵ و گەورەی ڕۆژوو دەکەم لە ڕوانگەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ڕۆژوو یەکێکە لە پایە گەورەکانی ئیسلام، لەو پایانەی کە ئاینی پیرۆزی ئیسلامی لەسەر دروست بووە و بینا کراوە. ڕۆژوو داوا کراوە لە هەموو کەسێکی مسلمان، پیاو بێ یا ئافرەت، بەمەرجێ گەیشتبێتە حەدی بلوغ، خوای پەروەردگار واجبی کردووە لەسەر شانمان کە مانگێک لە ساڵدا بۆ ئەو بە ڕۆژوو بین و خۆمان بگرینەوە لە خواردن و خواردنەوە و هەر شتێک کە ئەبێتە مایی شکاندنی ڕۆژەکەمان. ڕۆژوو بەڕێزانێکێکە لەو بەندایەتیانەی کە تایبەتە پاداشتەکەی لەلایەن خوای پەروەردگارەوە و خوای پەروەردگار بۆ خۆی بەس ئەزانێ پاداشتی ڕاستەقینە و کامڵ و تەواوەتی ڕۆژوو چەندێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ: قال الله عز وجل كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. ئەفەرمێ هەموو کار و کردەوەی ئینسان بۆ خۆیەتی، ئللا ڕۆژوو نەبێ بە تەنها بۆ منە و خۆشم ئەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. یعنی هەر کردەوەیەکی تر ئەکرێ ڕیای تێکەڵ ببێ، ئەکرێ بۆ ئەوە بێ خەڵک بە چاکە باست بکە، ئەکرێ بۆ ئەوە بێ خەڵک منفعەتێکی دنیایی لێ دەست بکەوێ. تەنها ڕۆژوو نەبێ کە ئینسان ناتوانێت بۆ خوا نەبێ، چونکە ئەتوانی بچیتە ماڵەکەی خۆتەوە، ئەتوانی بچیتە ژوورەکەی خۆتەوە، ئاو بخۆیتەوە یا شتێک بخۆیتەوە، کەسیشت لێوە دیار نەبێ. بۆیە خوای تەعالا فەرمی ئەمە تایبەتمەندیەکە، ئەمە عیبادەتێکە، پەرستشێکە تەنها بۆ منە و هەر بۆ خۆشم ئەزانم چۆن پاداشتی لەسەر دەمەوە. ئەمە بۆ هەڵنان و بۆ گەورە پیشاندانی ڕۆژووە کە خوای تەعالا فەرمێ بەس خۆم ئەزانم چۆن پاداشتی لەسەر دەمەوە. پاشان ڕۆژوو هۆکارێکە بۆ دەربازبوون لە سزای خوای پەروەردگار. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: الصوم جنة يستجن بها العبد من النار. ئەفەرمێ ڕۆژوو قەڵغانێکە ئینسان بەهۆیەوە خۆی ئەپارێزێ لە ئاگری دۆزەخ. خوای پەروەردگار هەموو لایەکمان پەنا بدا. یا لە فەرمودەیەکی ترا فەرمێ: من صام يوما في سبيل الله. هەر کەسێک تەنها ڕۆژێک لە پێناو خوای پەروەردگارە بە ڕۆژوو بێ، باعد الله بذلك اليوم وجهه عن النار 70 خريفا. هەر کەسێک تەنها ڕۆژێک لەبەر خاتر خوای پەروەردگار بە ڕۆژوو بێ، خوای تەعالا ڕووی ئەو کەسە 70 ساڵ لە دۆزەخ دوورە خاتەوە. و لە فەرمودەیەکی ترە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەمان بۆ ڕوون کاتەوە کە ڕۆژوو بەندایەتیەکە، ئەجر و پاداشتێکی هەیە کە هاوشێوەی نییە. یەک لە هاوڵان کە ناوی ئەبی ئومامەی باهیلیە ئەفەرمێ هاتمە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێم وت: مرنی بأمر آخذه عنك. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، شتێکم پێ بڵێ کە من لە تۆ وەریگرم، دەستکەوتێک قازانجێک بەندایەتێکم پێ بڵێ کە سوودی هەبێ بۆ دنیا بۆ قیامەتم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: عليك بالصوم فإنه لا عدل له، يعني لا مثل له.
فەرمووی بڕۆ ڕۆژوو بگرە، دەست بە ڕۆژووە بگرە، چونکە ڕۆژوو هاوشێوەی نییە، ڕۆژوو هاوتای نییە لە پاداشتا، ڕۆژوو هاوتای نییە لەوەی کە بەندە چەنێ لە لای خوا بەرزەکاتەوە، چەنێ ئەجر و پاداشت بۆ ئەو کەسە ئەنووسێ، چەنێ ئینسان بەهۆی ڕۆژووە ڕێزدارە بێ لە لای خوای پەروەردگار. هەروەها هۆکارێکە بۆ ئەوەی کە بەندە چۆنەڵی گردنی لە ئاگری دۆزەخ ئازاد بکرێ. بەندە لەلایەن خوای پەروەردگارەوە بڕیاری ئازادبوون و لێخۆشبوونی بۆ بدرێ. ئەفەرمێ ئین لله تبارك وتعالى عتقاء في كل يوم وليلة، واتە لە هەموو شەو و ڕۆژێکە خوای پەروەردگار کۆمەڵێ بەندە ئازادەکا و ڕزگاریانەکە لە ئاگری دۆزەخ. بەهۆیەوە ئینسان لە لای خوای پەروەردگار بەرزە بێتەوە، بەهۆیەوە خوای تەعالا بڕیاری لێخۆشبوونی بۆ ئەدات. لە ڕیوایەتێکی ترا فەرمێ ئین لله تعالى عند كل فطر عتقاء من النار وذلك كل ليلة. لە هەموو کاتێکە هەموو ئێوارێک کە بەربانگەکەینەوە بەهۆی گەورەی ڕۆژووەوە، بەهۆی ئەو توونێتی و برسێتی و ماندووبوونەی کە ئەیبینین بەهۆی ڕۆژووەوە، خوای تەعالا کۆمەڵێک بەندە لە ئاگری دۆزەخ ڕزگارەکە. ئەکرێ ئێمە هەموو ئێوارەیەک بڵێن اللهم اجعلنا من عتقاء هذه الليلة، یا ربی خۆیان بمانگێڕی بە یەکێک لەوانەی کە ئەم شەو لیان خۆشە بی، بە یەکێک لەوانەی کە ئەم ئێوارەیە گردنیان لە ئاگری دۆزەخ ڕزگارەکەیت. و هەروەها ڕۆژوو بەڕێزان ئەبێتە هۆی کەفارەتی گوناهەکان، ئەبێتە هۆی ئەو تاوان و سەرپێچیانەی کە ئێمە ڕۆژانە ئەنجامی ئەدەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت فتنة الرجل في أهله وماله ونفسه وولده وجاره يكفرها الصيام والصلاة والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر. أفرميت تاواني كسك كلا ناو مالو منالي خويكا كلا درويكا كلا قل دراوسيكا ايكا چیە بێ بە هۆکاری لێ خۆشبوونی یەکێ لەوانە فەرمێ یوکەفیڕها الصیام، ڕۆژوو ئەیسڕێتەوە. ئەو هەموو سەرپێچەی کە ڕۆژانە ئێمە ئەیکەین یەکێک لە هۆکارەکان بۆ سڕینەوەیان، بۆ ئەوەی کە پانگ بینەوە، بۆ ئەوەی کە ئەو گوناهانەمان لەسەر نەمێنێ، ئەوەی کە ئینسان بەهۆیەوە کە بە ڕۆژوو بێت. پاشان بەڕێزان ئەوەی مانگی ڕەمەزانی بەسەرا بێ و نەتوانێ ئەو مانگە بقۆزیێتەوە و دەرفەتەکانی وەرنەگرێ، بتایبەت بە ڕۆژووبوونی کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەموو گوناهەکانی پێشووت خوای تەعالا پاچی ئەکاتەوە ئیسڕێتەوە. هەڵبەتە مەبەستمان گوناهە بچووکەکانە، ئەگینا گوناهی گەورە پێویستی بە تەوبەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ، بە تەواوی ڕۆژوەکانیەوە و بە ئیمانێکی کامڵ و دامەزراوە، بە ئیمانت بەوە هەبێ کە خوا پاداشتی لەسەرداناوە وخوای گەورە گوناهەکانت لێ ئەسڕێتەوە، خوای تەعالا لە هەموو گوناهەکانی لەوە پێشی خۆشە بێ، هەموو گوناهەکانی ئەسڕێتەوە. ئەمە دەرفەتێکی زۆر گەورەیە. بۆی هەر کەسێک ئەم دەرفەتانەی ڕەمەزان نەقۆزێتەوە بەڕاستی بەر دوعایەکی پێغەمبەری خوا کەوێ صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئەی محەممەد، جبریل هاتووە بەلای پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام، فەرمێتی ئەی محەممەد من أدرك شهر رمضان فمات فلم يغفر له فأدخل النار فأبعده الله قل آمين قلت آمين. أفرمي أي محمد صلى الله عليه وسلم هر کەسێ کەوتە مانگی ڕەمەزانەوە، مانگی ڕەمەزانی بەسەردا هات، کارێکی نەکرد، ئەو مانگە بەسەریا تێپەڕی و کارێکی نەکرد کە خوا لە خۆی ڕازیکە، ڕۆیشتە ئاگرەوە، خوا ئەوە نەیتر دووری بخاتەوە لە ڕەحمەتی خۆی. بڵێ ئامین، منیش وتم ئامین. بۆچی بەڕێزان؟ چونکە ئەم مانگە سەر تا پای بەرەکەتە، سەر تا پای فەضڵ و پاداشتە، دەیان وێزگەی تایە بۆ بەدەستهێنانی لێخۆشبوون و ڕەزامەندی خوای پەروەردگار. ئەگەر موسڵمانی ئەو هەموو دەرفەتە نەقۆزیێتەوە بەڕاستی خەسارەتمەندە، بەڕاستی دۆڕاوە. ڕۆژوەکەی ئەبێتە مای لێخۆشبوونی هەموو گوناه و تاوانەکان، شەونێژ و تەراویحەکەی ئەبێتە مای لێخۆشبوونی هەموو گوناه و تاوانەکان. وەکوە فەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ شەوانی ڕەمەزان ئاوەدان کاتەوە بە نوێژ و عیبادەت، خوای گەورە لە هەموو گوناهەکانی لەوە پێشی خۆشە بێ. وەکوتم دوعا و پاڕانەوەی گیرایە لە مانگی ڕەمەزانە، هەموو ئێوارەیەک خوا کۆمەڵی عەبد لە ئاگەر ڕزگارەکە. ئەمە جگە لە لەیلەتول قەدرەکەی کە 83 ساڵ عیبادەت بەسەرەوەی تایە،
کە فریشتەکانی خوا و مەلایکەدا ئابەزن. یعنی ئەو بۆنە ناخۆشەی کە لە دەمت دێ لە لای خوای تەعالا لە بۆنی میسک خۆشترە. ئەو تونوێتەی کە ئەی چێژی خوا بە ڕەیان پاداش دەداتەوە، بە بەهەشتی ڕەیان کە بەهەشتێکە ئینسان تایە پاراوە بێ و تایبەتە بۆ کەسانەی کە بە ڕۆژوون. ئەگەر کەسێک ئەو دەرفەتانە نەقۆزیێتەوە و ڕەزامەنی خوا لەو مانگە بەدەست نێنێ، بەڕاستی دۆڕاوە و بەڕاستی ماڵکاولە. پاشان خۆشەویستانم، ڕۆژوو هۆکارە بۆەوەی کە شەفاعەت بۆ عەبد بکا لە ڕۆژی قیامەتە. ڕۆژوو تکامان بۆ کا لە لای خوا، ڕۆژوو بۆمانە پاڕێتەوە لە لای ڕەب العالەمین. لە فەرمودەی هاتۆ پێغەمبەری خوا فەرمێ الصيام والقرآن يشفعان للعبد يقول الصيام رب إني منعته الطعام والشراب بالنهار فشفعني فيه. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم فەرمێ ڕۆژوو قورآن هەردووکیان تکا بۆ عەبد ئەکەن لە ڕۆژی قیامەتە. ڕۆژوو ئەڵێ پەروەردگارە من منعم کرد لە خواردن و خواردنەوە، من ڕێگریم لێ کرد لە خواردن و خواردنەوە بە ڕۆژ، یا ڕەبی خوای بیخەیتە بەر شەفاعەتی من، خوای بیخەیتە بەر تکای من. قورئانیش ئەپارێتەوە فەرمێ خوای گیان من بە شەو خەوم لە چاو ئەم بەندەیە ئەتۆران، منی دەورە کردەوە کەلامی خوای ئەخوێند، یا ڕەبی خوای بیخەیتە بەر شەفاعەتی من. لە ڕۆژێکا بەڕێزان کە هەمومان پێویستمان بە تکاو بە شەفاعەتکارە، هەمومان پێویستمان بە کەسێکە کە بۆمان بپاڕێتەوە، کە نزایەکی خێرمان بۆ بکات، کە قسەیەکی خێرمان بۆ بکات، شایەتێکی خێرمان بۆ بدا. ئەو ڕۆژوەی کە ئێمە بە ڕۆژوو ئەبین بۆمانەوێ بە تکاکار بە شەفاعەتکار لە ڕۆژی قیامەتە. گەورەیەکی تری ڕۆژوو ئەوەیە بەڕێزان هەر کەسێ بە ڕۆژووە بمری ئەچێتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة ومن ختم له بصيام يوم دخل الجنة. هر کەسێک کۆتا وشەی لە دنیای لا إله إلا الله بێ ئەچێتە بەهەشتەوە، و هەر کەسێکیش لەسەر ڕۆژوو بمرێ بە زمانی بە ڕۆژووە بمرێ ئەوە ئەچێتە بەهەشتەوە و خوای پەروەردگار بەهەشتی بەنسیبەکە. ئەمە بەڕاستی چ گەورەییەکە، ئەمە چی پاداشتێکە خوای پەروەردگار دایناوە بۆ ئەم بەندایەتیە گەورەیە. پاشان بەڕێزان بۆ وانەی کە بە ڕۆژوون لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار شوێنی تایبەتی بۆ ئامادە کردوون بە جۆرێک کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە بەهەشتا هەندێک شوێنی تایبەت هەیە کە لە دەرەوەوە ناوەوەی ئەبینرێ و لە ناوەوەیش دەرەوەی ئەبینرێ. یعنی ئەم بینینەش والله ئەعلەم تەنها بۆ خاوەنەکەی وایە، ئەگینا لە دەرەوە ئەوانەی کە لە ناو ئەو خانوەدان نابێنرێن. ئەمەکو تایبەتمەندیەک وایە ئەوانەی کە لە دەرەوەن ناوە ئەبینن و ئەوانەیشی کە لە ناوەن دەرەوە بینن چۆنە کەیفیەتەکەی بەس خوای پەروەردگار بۆ خۆی ئەزانێ. ئەفەرمێ خوای پەروەردگار ئامادەی کردو بۆ خەڵکانێک کە چەند سیفەتێکیان تایە، یەکێ لەوانە کە هەمیشە بە ڕۆژووە بن، هەمیشە زمانیان ئەگرنەوە لە خراپە و خراپەکاری، خوای پەروەردگار ئەو ئەجر و پاداشتەی بۆ داناون. پاشان بەڕێزان ئەوانەی کە بە ڕۆژوون خوای پەروەردگار دوعایان قبوڵەکە. یەکێ لە هۆکارەکان بۆ گیرابوونی دوعا ئەوەی کە تۆ بە ڕۆژوو بی. پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ثلاث دعوات لا ترد، سێ پاڕانەوە ڕەت نابێتەوە، گێڕانەوەی نییە، خوای پەروەردگار حتمەن قبوڵێکات. دعوة الوالد لولده، یەکەم دوعای دایک و باوک بۆ منداڵی خۆی بە ئیخلاسەوە بە یەقینەوە لە خوای پەروەردگار پاڕێتەوە بۆ مناڵەکەی سوودی لێ ئەبینێ ئەو مناڵە، حتمەن خوا قبوڵێکە. دووهەم دعوة الصائم، دوعا و پاڕانەوەی کەسێک کە بە ڕۆژووەوە زمانی بە ڕۆژووە خۆی گرتوۆتەوە لە خراپە و خراپەکاری، خۆی گرتوۆ لە خواردن و خواردنەوە، تەنها و تەنها مەبەستی ڕەزامەندی خوای پەروەردگارە. و دعوة المسافر، دوعا و پاڕانەوەی ئەو کەسێک کە لە سەفەردایە، ئەم سێ جۆرە پێغەمبەری خوا فەرمێ ئەم سێ تاقمە ئەم سێ کەسە دوعایان لە لای خوای پەروەردگار ناگەڕێتەوە، حتمەن خوای تەعالا دوعایان قبوڵەکات. پاشان بەڕێزان ئەوانەی کە بە ڕۆژوون خوای پەروەردگار لە دەرگایەکی تایبەتەوە بانیان لێ ئەکات، لە دەرگایەکی تایبەتەوە ئەکرێنە ژوورەوە، بە تایبەت خوای پەروەردگار ڕێزیان لێیانە. بەهەشت هەشت دەرگای هەیە، لە هەر دەرگایەکەوە ئەکرێ ئینسان بانگ بکرێ. دەرگایەک ئەکرێت دەرگای سەدەقە و بەخشینە،
ئەکرێت لەو دەرگاوە کەسێک بانگ بکرێ. دەرگایەکمان هەیە دەرگای هەوڵ و تێکۆشانە لە پێناوی خوایە. دەرگایەکمان هەیە دەرگای خەڵکانی بەڕۆژووە کە پێوتێ ڕەیان. ڕەیان یعنی پاراو، یعنی ئەو شوێنەی کە خەڵک تایدا پاراوە بێت، چیتر تونێتی نابینێ. ئەفەرمێت لەو دەرگاوە بانگ لە ڕۆژوان ئەکرێت. إن في الجنة بابا يقال له الريان. لە بەهەشتا دەرگایەک هەیە پێی ئەوتێ ڕەیان، ناوی ڕەیانە. يدخل منه الصائمون يوم القيامة. ئەوانەی کە بە ڕۆژوون لەو دەرگاوە ئەڕۆنە ژوورەوە ڕۆژی قیامەت. لا يدخل منه أحد غيرهم. هیچ کەسێکی تر جگە لە ڕۆژوانە ناتوانێت لەو دەرگاوە بچێتە ژوورەوە. سەڵاحیەتی ئەوەی نییە، توانای ئەوەی نییە لەو دەرگاوە بچێتە ژوورەوە، ئللا ئەبێت تایبەتمەندیەکی هەیە کە ڕۆژوو بوونە، ئەبێ ئەو کەسە بە ڕۆژوو بوو بێت. يقال أين الصائمون. لەو ڕۆژەیە بانگەکرێت کوان ئەوانەی کە بە ڕۆژوو بوون. بەڕاستی بەڕێزان بێنێ پێش چاو خۆتان لە ڕۆژی قیامەتە لە کاتێکا کە خەڵک لە ناڕەحەتی و ناخۆشیایە چەند خۆشە کاتێک کە بانگەواز دەکرێت لە خەڵکانێک بۆ ئەوەی کە ڕێزیان لێ بگیرێ تۆ یەکێبی لەو خەڵکانە. چەند گەورەیە لە لای خوا لە ڕۆژی قیامەتە بانگەواز بکرێ بۆ خەڵکانێک بۆ ئەوەی کە خەڵات بکرێن، بۆ ئەوەی ڕێزیان لێ بگیرێ، بۆ ئەوەی کە دەستخۆشیان لێ بکرێ، پاداش بدرێنەوە، تۆ یەکێبی لەو کەسانە. ئەفەرمێ هاوارەکەن ئەینە الصائمون. کوان ئەوانەی کە بە ڕۆژوون، ئەوانەیش کە بە ڕۆژوون وەڵامە دەنەوە و فەرمویان لێکرێ ئەچنە ناو بەهەشتەوە. دیارە پەیوەندیمان لەگەڵایە، دایکی دەریامان لەگەڵایە. فەرموو دایکی دەریا. دایکی دەریا. السلام عليكم مامۆستا. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان باشی ماڵوم ناڵ باشن. خوای گەورە سەربەرزت کە دایکی دەریا. مامۆستا گیان مانگی ڕەمەزانی پیرۆز بێ لە هەموو مامۆستایانی ئاینی و لە هەموو مسلمانانی سەر زەوی. خوای تەعالا بیکا بەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. مامۆستا گیان دەستخۆشی بەرنامەکە لێکم دەستخۆشی لە برایانی کۆنتڕۆڵەکەین. خوای گەورە پایدارت کە دایکی دەریا. زۆر سپاس دەکەین بە ناوی ئەوانیشەوە. خوارێت ڕازی بێ مامۆستا گیان پرسیارەکەم ئەوەیە ئێمە دوو تاکبازنمان هەیە لە دەست کچەکایە. 2 ساڵ پێش ئیشتە کڕیم بە 800,000 بەڵام ئیشتە لەوە ئەچێ ملیۆنێ بکە. ئایا ئەو بازرگانە زەکاتیان ئەکەوێ یان نا؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. دایکی دەریا بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. کاک نەهرۆ فەرموو برا عەزیزەکەم. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك نهرو جيان. مامۆستا ڕەمەزانی ئەم ساڵت پیرۆز بی. یا ربی لە هەموو لا پیرۆز بێ و خوای گەورە بیکا بەمای لێ خۆشبوونی گوناه و تاوانمان. إن شاء الله إن شاء الله أجمعين. مامۆستا بەس لۆ ئەوەی تەلەفۆنم کرد پیرۆزبایی لە جەنابەت بکەم و خوا خێرت بنووسی لە ئەو بەرنامە ڕێک بکەی. خوای گەورە پایدارتان کە کاک نەهرۆ گیان ئینشاءڵڵا ئێمە پارچێوان لە خزمەتتان ئابین بۆ سوودگەیاندن بە ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئینشاءڵڵا ئێوە دوعای خێرمان بۆ بکەن ئێمەش دوعای خێرتان بۆ بکەین ئینشاءڵڵا. إن شاء الله إن شاء الله مامۆستا. خوای گەورە بتان پارێزێ برا عەزیزەکەم. زۆر سپاس دەکەم. خوای گەورە پایدارت کە برا عەزیزەکەم. مەمنونی جەنابتان. خوای گەورە ئاگادارت بێ براکەم. تمني 2 ساڵە. کاک عومەر. خوشکێکمەیە تەمەنی 2 ساڵە. دەتوانێت ڕۆژوو بکرێت؟ بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵامتە دەمە کاکە عومەر گیان. دەست خۆش. خوا ئاگادارت بێت. کەی ترمان لەگەڵایە؟ کاک هیوا لە کەرکووکەوە فەرموو کاک هیوا گیان. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشیان بەرنامەتان لێکم مامۆستا. خوای گەورە سەربەرزت کە کاکی هیوا گیان. ڕێز و احتراممان هەیە بۆ جەنابتان برا عەزیزەکەم. ئینشاءڵڵا ڕەمەزانە مامۆستا بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو ئومەتی محەممەد موسڵمانان. پەنا بە خوای پەروەردگار ئومێدمان وایە لە لای خوا.
سپاسەکەم مامۆستا دوو پرسیارمەیە یەکەم برا عزیزەکەم جان من یەکەم خێزانم نەماوە وفاتی کردووە بەڵێ بە دڵحەجم بۆی کردووە ئایا بام لەمە دڵحەجەکە ئینشاڵڵا پێگا دەمە یەکەم پرسیارم پرسیاری دووەمیشم دوو مناڵم دوو قسم هەیە ئیتر ڕاستی بیرمەوە نەکردوێتەوە ژم بێنم ئاتر ئایا گوناحبارە من بۆ تەژنێنم ئەو دوو مناڵە بەخێوکەم و گەوریانکەم ئەو پرسیارەکە مامۆستا دوو پرسیارەمەیە بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە کاکی واگیان لە خزمەتین باشە دەست خۆی مامۆستا زۆر سپاس یا ڕەبی خوای گەورە پاداشی باتەوە برا عزیزەکەم کاکشوانمان لەگەڵا لە چەمچەماڵەوە فەرموو کاکەشوان مامۆستا گیان سلام علیکم عەلەیکم السلام ورحمة الله وبركاته وسلامتك والله مامۆستا پرسیارێکمان بوو عەدەر نەبێ لە خزمەتم کاکەشوان گیان وسلامتك مامۆستا من هەنێ خیستم هەیە بڵین مامانە وەرێگرمەوە بەڵێ جا ئەو خیستە ئایا زەکاتی ئەچێتە سەر زاچێتە دەسەر هی کار و کاسبیە وانە بەڵێ بڵێ معمەلەی بڵین معمەلەی ئاوا سیارەی و ئاواشتی ترە بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە باش دەست و چاو خۆشوی عەزیز مای خوای گەورە پایدارت کە برا سلامتك سلامتك خوا ئاگادارت بێ دایکی ئیمانمان لەگەڵا لە سوێرانەوە دایکی ئیمان فەرموو السلام عليكم مامۆستا عەلەیک السلام ورحمة الله وبركاته دەستخۆش و بەرنامەت لێکەم مانجی ڕەمەزانتان لە پیرۆزەکەم لە سەردە مسلمانان خوای گەورە سەربەرزت کا لە تۆش پیرۆز بێ ئینشاڵڵا دایکە بەڕێز شارێکم هەبوو مامۆستا خزمەتمان هەیە ڕۆژین ئاسێتە ڕۆژەکانی لەسەری بوو ڕۆژەکانی تەواو نەکردوە هەنمێک دوو لەسەری ما بوو خوانە کردە قسمەت بزانم تا کو بگرێتەوە و پاداشی ئەو ڕۆژیکردنەوەکەی چییە وڵاهی ئەگەر بکری عەزیەت نەبێت تۆ زیاتر بۆم ڕوونکەیتەوە باش دەنگت زۆر صاف نەبوو ئەوە ئاسێت ئەگەر ڕۆژی لەسەریتی وابزانم نازانم نە یەک ڕۆژی نەدوو ڕۆژی نەگیربەوە مانجی ڕەمەزانش ئەو بەسەر داهات ئەو مانگەی بزانم کو بگرێتەوە و پاداشی ڕۆژیگرتنەوەکانیشی چییە بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە دەست خۆشبی بەڕێزی مامۆستا خوا پاداشتی باتەوە یا ڕەبی باوکی هێرشمان لەگەڵایە فەرموو باوکی هێرش باشی مامۆستا گیان یاخوا سەلامەت بی باوکی هێرش وەڵام مامۆستا گیان من کوڕێژم هەیە نەخۆشە بەڵێ دەرزی بۆگەن ڕۆژانە دەرزی هەیە بەڵێ بەڵێ ئەوە ڕۆژی لەسەرە یا لەسەری نییە بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە باشە مامۆستا گیان زۆر سوپاس یاخوا خوا پاداشتی باتەوە خوای تەعالا شیفای بدا باشە خوا ئاگادارت بێ باوکی عەلی لە کۆیە فەرموو باوکی عەلی السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا داواکارین خوای گەورە مانجی ڕەمەزان کاتە مانجی خێر و بەرەکەت بۆمان اللهم خوای آمين گەورە تاعەت لە هەمومان قبول کە ئینشاءڵڵا اللهم آمين إن شاء الله خوای تعالى سەربەرسان مامۆستا من لەسەر بەرنامەکەت دایکم پیرێژنێک کە بڕین هەتەینا خۆی ماوە لە 17 نەفەر بەس خۆی ماوە ئەنجا لە تەلەفۆنەکەەوە گوێمان لێ بگرە باوکی عەلی دایکم بەتەینا خۆی ماوە زۆر تقریبا لە دوای 17 نەفەر خۆی بەجێ ماوە ئەنجا لەسەر ئەوەی ئەگەر مەجال هەبێ لە خزمەتایە قسەکەم زۆر بەهیمەتە هەموو جار حەمد و سەنای خوا زۆرە کات داوای ئیشەڵڵا کوڕم ئەگەر لەم بەردەوام بە کاک باوکی عەلی لە تەلەفۆنەکەەوە گوێمان لێ بگرە بەڵێ لەبەر ئەوەی زۆر حەمد و سەنای خوایەکە هەموو کات دەڵێ کوڕم ئیشەڵڵا ئەگەر وەک لەم دنیادار ئاخر بووم لەو دنیا دەیان بینوانێ لەو دنیا بە بەهەر شایە بینەوە زۆر ئیمانیشی بەخەوەتە تەمەنی 90 ساڵی ئێستا بە ڕۆژۆ بێت ماشاء الله ئارە وەڵا ئەنجا داواکارم جەناب دوعای بوو بکەی منیش هەموو جارە دوعای بوو یەکەم دەڵێم ئیشەڵڵا داعیشە ڕۆژێکە بێ بە منداڵەکان شایە بیوانێ بەئیزنی خوای تەعالا ئینشاءڵڵا پیان شا دەبێتەوە لە بەهەشتەکانی خوایە دەمەوێت چاوت ماچەکەم خوای گەورە تەخوا لە هەموو لایەکمان قوورکە خوای گەورە ڕەحمان پێ بکە ئینشاءڵڵا ئامین یا ڕەبی زۆر سپاس دەکەین باوکی عەلی خوای تەعالا پایەداری کات ئینشاءڵڵا
خوا ئاگادار بێ. باوکی بیلال کۆتا پەیوەندیمان فەرموو باوکی بیلال. السلام عليكم ماما سجل. عليكم السلام ورحمة الله وبركاته باوکی بیلال. رمضان ده همو لإيروز ده لطوائي مسلمانان إيزيان. آمين يا رب. سلامت ماما سجل. من همو صالح أما أنا في روزة كبير لخم روزة ونيتي هرسي روزة كينم. اترنازم آية جائزة همو صالح من نيت منا ولخم روزة وتوما نيتنا هرسي روزي رمضان بروزو بما ترنازم آية أبير ديانا بيا. بەسەر چاو باوکی بیلال ئینشاڵڵا لە خزمەت تابوو مەڵامتە دەمەوە. زۆر سپاس زۆر سپاس. خوای گەورە بتان پارێزی یا ڕەبی. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەو خوشکبرانەی کە پەیوەندیان کرد بۆ ئەوانەی کە نەیانتوانی پەیوەندی بکەن لەبەر کەمی کاتی بەرنامەکە هەرتوانیمان ئەو پەیوەندیانە وەرگرین ئینشاڵڵا لە خزمەتتان نابووم بۆ وەڵامدانەوەی ئەو پەیوەندیانەی کە ئێوەی بەڕێز و خۆشەویست کردن و پرسیارانە. یەکەم دایکی دەریا پرسیاری ئەوەی کرد کە دوو بازنگیان هەیە بای ملیۆنی دینار ئایا زەکاتی تیایان نا. ئەبێ دایکی دەریا تەماشا بکەی ئەو کچەی تۆ کە ئەو بازنگانەی لە دەستە یا ئەو بازنگانەی هەیە بزانە ئەو بازنگانە چەند مسقاڵە. ئەگەر گەیشتە 20 مسقاڵ ئەوە زەکاتی تێدایە. واتە ئاڵتۆنی ئافرەت ئەبێ 20 مسقاڵ بێ و ساڵێکیشی بەسەراتیە پەڕی بێ ئەمجا زەکاتی تایە. پێم وانییە ئەو دوو بازنگەی ئەو دادەیە بگاتە 20 مسقاڵ لەبەرەوە زەکاتی تێدا نییە. ئەبێ ئەو دوو بازنگە بگاتە 20 مسقاڵ. کاک نەهرۆ تەنها دەستخۆشی کرد ئێمەش دەستخۆشیمان بۆی هەیە لە خوای گەورە پاڕێنەوە و هەمووشتان لە خوای تەعالا پاڕێنەوە بەڵکو ئەم مانگە بگێڕێ بەمای خێر و خۆشی و لێخۆشبوونی گوناه و تاوانەکانی هەموو لایەکمان. کاکە عومەر پرسیاری کرد فەرمووی خوشکێکم هەیە تەمەنی 10 ساڵە ئایا بە ڕۆژوو ببێت یان دروستە ڕۆژوو بگرێت؟ بەڵێ کاکە عومەر گیان دروستە ڕۆژوو بگرێ هەرچەندە لە ڕووی شەرعیە واجب نییە لەسەری واتە ئەگەر نەیگرێ گونەهبار نابێ بەڵام دایک و باوک ئەوێ لە منداڵیەوە هەوڵ بدەن منداڵەکان ڕابێنن فێریان بکەن بۆ ئەوەی کە لەسەر ڕۆژوو ڕابێن هەروەکو چۆن لە 7 ساڵی فێری نوێژەکرێن لە 10 ساڵی جاروبار گوێچکیان ڕائکێشتێ لەسەر نوێژ نەکردن ڕۆژوش بە هەمان شێوە لە دوای 7 ساڵیەوە بەر لە بەرڕایان بێنن فێریان بکەن بۆ ئەوەی کە گەورە بوون بەلانەوە ئاسایی بێ و حتمما سوود و کەڵکیشی هەیە بۆیان. لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم مناڵەکان بە ڕۆژوو ئەبوون کاتێک گەیشتە نزیکی عەسر و ئێوارە برسیان نەبوو ئەگریان لە خوری تۆپیان بۆ دروستەکردن ئەوە شتێکیان دروستە کرد لە شێوەی تۆپ یاریان ئەکرد لەگەڵ مناڵەکانە سەرقاڵیان ئەکردن بۆی ڕابێن لەسەر ڕۆژوو بۆی فێر بن بۆی ئینشاءڵڵا ئەو ڕۆژوە خێر و پاداشتی بۆ هەیە بۆ ئەو مناڵە و ئینشاءڵڵا بێتە مای ڕاهێنان و وەکو تەدریبێک وا ئەبێ بۆ ئەوەی کە گەورەش بوو بە ڕۆژوو بێت. بەڵام هەتا ئینسان بالغ نەبێت ڕۆژوو لەسەری واجب نییە وەکو واجب بوون بەڵام پاداشی لەسەر وەرەگرێ بەڵێم هەم دایک و باوکی و هەم خۆشی ئینشاءڵڵا پاداشتی بۆ ئەنووسرێت. کاک هیوا لە کەرکووکەوە دوو پرسیاری کرد پرسیارێکیانەوەی کە خێزانی وەفاتی کردووە بە دەلحەجی بۆ کردووە ئایا پێگات؟ ئینشاءڵڵا پێگا برا بە ڕێزەکەم هەرچەندە لە مەزهەبی شافعیە فەرمێ ئەبێ واجب الحەج بوو بێت و یان وەسێتی کردوێ بەڵام ئینشاءڵڵا وەکو باقی عیبادەتەکانی تر ئەو بە دەلحەجەی کە بۆت کردووە سوودی لێ ئەبینێ و لێت قبوڵە بێ و بۆ ئەوش ئینشاءڵڵا ئیسفادەی هەیە. و پرسیاری دووەمیشی ئەو بوو کە ئایا گوناحی ئەگات ئەگەر ژن نەهێنێ دوو کچی هەیە کچەکان بەخێوکە. وەڵی برا ئەزیزەکەم من تەوسیەی ئەوە کەم وەسێتی ئەوەکەم کە تۆ جارێکی تر خێزان پێکەوە بنەی و ژیان لە دوای هیچ کەسێک تەرک ناکرێ و لە داهاتووە ئەم کچانە ئەچنە ماڵی خۆیان تۆ پێویستیت بە هاوسەرێکە کە هاوژیانت بێ هاودەمت بێ لە خۆشی و ناخۆشیەکانە بەیەکەوە بن خزمەتت بکە لەبەرەوە ناکرێتەوە بیر لەوە بکەیتەوە بڵێ بە هیچ جۆرە من ژن ناهێنم. ئیمامی ئەحمەدە فەرمی ئەگەر بزانم یەک ڕۆژ لە تەمەنم ماوە حەز ناکەم بە عازابی و ئەوەی کە ئەمڕۆ ئەڵێن سینگڵی بە سینگڵی بگەڕێم و بەلای خوای پەروەردگار حەزەکەم هاوسەرم هەبێ خێزانم هەبێ لەبەرەوە من تەوسیەی برای خۆمەکەم نەسیحەتم وایە بۆ برای خۆم کە جارێکی تر ژیان پێک بێنەوە
ئەکرێ ئافرەتێکی ساڵیحە و موسڵمان بێنی سوودی بۆ کچەکانیشت هەبێ و ڕێز لە کچەکانیشت بگرێ و خۆشت ئینشاءڵڵا لێی بەهرەمە دەبی برا گەورەکەم. نکاح و زەواج لە سنەتی پێغەمبەرانە عەلەیهی سەڵات وەسەلام و لە سنەتی پێغەمبەری خۆمانە النکاح من سنەتی فمن رغب عن سنەتی فليس مني. ئەفەرمێن نیکاح و پێکەوەنانی خێزان لە سنەت و ڕێبازی منە. هەر کەسێ پشتی لێ بکە بڵێ من حەزم پێ نییە ئەو سنەتە جێبەجێ ناکەم ئیشم پێ نییە بەڕاستی ئەو کەسە لە من نییە. بۆیە بابەتی پێکەوەنانی خێزان لە کەسێک و بۆ کەسێکی تر ڕەنگە حکومەکەی بگۆڕێ، بەڵام لە هەموو حاڵەتەکانە من تەوسیە ئەوەکەم کە هەوڵدە ئینشاءڵڵا خێزان پێکەوە بهێنیت. کاکشوان پرسیاری ئەوەی کرد کە پارەی قستی لای خەڵکە ئایا زەکاتی هەیە؟ برا عەزیزەکەم قسط یعنی قەرز، ئەو قەرزەی کە تۆ لای خەڵکت هەیە ئەگەر بە تەمای وەرگرتنەوەی هەی ئەو کەسە ئینکاری لێ ناکە، حاشای لێ ناکە، ڕای نەکردووە، خۆی نەشاردووەتەوە، ئەوە وەکو پارەکانی ترت حسابی ئەەکەی و زەکاتی لێ دەرەکەی. ئایا دەسمایەکەت چەندێکە و چەندێک قەرزت لای خەڵکە هەمووی کۆ ئەەکەیتەوە و کاتە زەکاتی لێدی مادام بە تەمای وەرگرتنەوەی هەبی. بەڵام ئەگەر کەسێک پارەیەکی تۆی لابێ ڕای کردبێ یا خۆی شارد بێتەوە یا ئینکاری لێ بکە، حاشای لێ بکە، ئەوە تۆ ئەو کاتە زەکاتی نادەی تا ئەو کاتەی کە قەرزەکە وەرەگیتەوە. بەڵام مادام تۆ ئێستا قسط لای خەڵکە و پارەکە ئەوەندە هەیە گەشت بێتە حەدی زەکات و ئەو کەسە ئینکاریشی لێ ناکە ئەبێ زەکاتی بدەیت. دایکی ئیمان پرسیارەوەی کرد کە ئەگەر کەسێک 2 ڕۆژ قەرزار بێ و ڕەمەزانێکی بەسەر تێپەڕی بێ، ئەگەر کەسێک قەرزار بوو بێ و نەیگرتی بێتەوە هەتاکو ڕەمەزانێکی تری بەسەر چوو بێ، ئەوە ئەگەر عوزری هەبوو بێ و نەیتوانی بێ ئەوە تەنها بیگرێتەوە هیچی لەسەر نییە. بەڵام ئەگەر بە ئەنقەس نەیگرت بێتەوە تا ڕەمەزانێکی تری بەسەر چوو بێ، ئەوە کاتە بێ هەم ڕۆژۆکە بگرێتەوە و هەم فیدیەیشی بدا خواردنی فەقیرێک و هەژارێک بدات. باوکی هێرش فەرمووی کوڕەکەم نەخۆشە و دەرزی هەیە ئایا ئەتوانێت بە ڕۆژوو بێ؟ باوکی هێرش سەرەتا داواکەم لە خوای پەروەردگار شیفای بەخێر بۆ کوڕەکەت بنێرێ. دەرزی 2 جۆرە، دەرزیەکمان هەیە بۆ عیلاجە، بۆ چارەسەرە، ئەرۆکو چۆن کەسێک نەخۆشیەکی هەیە لە ڕێی سمتەوە یا لە ڕێی باڵەوە دەرزیەکی لێ ئەدرێ، ئەمە ئاساییە و ڕۆژوو پێی ناشکێ. بەڵام جۆرێک دەرزیمانێ دەرزی مغەذیە، ئەوەی بە کانۆلە دائەنرێ و لە جیاتی خواردن و خواردنەوە نەخۆش ئیسفادەی لێ ئەبینێ، تونی نابێ، برسی نابێ، ئەمە ڕۆژوو ئەشکێنێ. ئەگەر مغەذی بوو ڕۆژوو ئەشکێنێ. بەڵام ئەگەر هەر دەرزیەکی تر بوو بۆ عیلاج بەکارهێنرا ئەوە ڕۆژوو ناشکێنێت، چونکە هیچ مانای خواردن و خواردنەوەیکی تیانە و ئەو نەخۆشە لێی سودمەند نابێ، نەتونێتی ئەشکێ نەبۆ برسێتی ئیسفادەی لێ ئەبینێ. باوکی عەلی فەرمووی دایکم بەتەنها خۆی ماوە لە 17 نەفەر دیارە وەفاتیان کردووە، ئایا نەماون لە ژیاندا و زۆر شکرانە بژێری خوای پەروەردگارەکە، تەمەنی 90 ساڵە ئێسایش بە ڕۆژووە، ئێمەڵین ماشەڵای لێبێ و خوای پەروەردگار لەشی ساغ بکە. ئەوەی کە تەمەنی درێژە و تەمەنی 90 ساڵە ئەگەر ئەو تەمەنی لە خێرا بێ و عیبادەتی خوا بکە بەڕاستیەوە شتێکی زۆر چاکە و سەرمایەکی زۆر باشە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خەیر الناس من طال عمره وحسن عمله، باشترین کەسەوەیە کە خوا تەمەنی درێژی بداتێ لە خێرا، کار و کردەوەی چاک بێ و تەمەنیشی درێژ بێ. ئەمە لەلایەک و لەلایەکی ترکە دوای ئەو هەموو موسیبەتە و نەمانی ئەو هەموو خەڵکە شکرانە بژێری خواکە، ئەویش هەردیزان نیعمەتێکی گەورەیە و فەزڵێکی گەورەیە. و ئێستەیش کە خوای گەورە دەرفەتی دا و بە ڕۆژووە بێ، بەڕاستی ئەوش فەزڵی خوایە، چونکە کەم کەس لەو تەمەنەیە ئەتوانێت بە ڕۆژوو بێ. ئەگەر ئەیتوانی بە ڕۆژوو بێ و ڕۆژوەکە ناڕەحەتی ناکرد، ئەو با ڕۆژوەکە بگرێ و بەردەوام بێ لەسەری. بەڵام ئەگەر ڕۆژوەکە ناڕەحەتیەکە تووشی زەحمەتێکی زۆریە کرد، ئەو خوای تەعالا فەرمێ وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، ئەوانەی کە بە زەحمەت بە ناڕەحەتی ئەو ڕۆژوە ئەگرن، ئەوە با چی بکەن؟ با خواردنی فەقیرێک هەژارێک بدەن لە جاتی هەر ڕۆژێک. داوای لە شتاقی بۆکەین لەخوا، داوای تەوفیقی لێکەین لە خوای پەروەردگار و ئینشاءڵڵا شا دەبێتەوە بەو کەسوکارەی کە لە دنیا لە دەستی داوە ڕۆژێک
لە بەهەشتەکانی خوای پەروەردگارە ئینشاءڵڵا هەموویان پێکەوە شادە بنەوە. کۆتایی بەرنامەکەمان وە کۆتا پەیوەندیمان باوشی بیلال بوو، فەرمووی من هەر لە سەرەتای ڕەمەزانەوە نیەتی هەر ڕۆژەکە ئەهێنم، ئایا دروستە یان نیەت چۆن بێنێ؟ بەڕێزان، زانایان ئەفەرمون مانگی ڕەمەزان هەموو ڕۆژێک، جمهوری عولەما زۆربەی زانایان ئەفەرمون هەموو ڕۆژێک پێویستی بە نیەتێکی تازە هەیە. لەبەر ئەوەی هەموو ڕۆژێک عیبادەتێکی جیا و سربەخۆیە. ئێستا بۆ نمونە ئەگەر من ئەمڕۆ ڕۆژۆکەم بشکێ، ئایا زەرەری هەیە بۆ ڕۆژووی بەیانیم؟ پەیوەندی هەیە بە ڕۆژووی بەیانیمەوە؟ نەخێر، کەواتە ڕۆژێکی جیاوازە. بۆیە هەموو ڕۆژێک پێویستی بە نیەتێکی تایبەتە. ئەم نیەتەیش ئەبێت لە دوای بانگی ئێوارەوە تا بانگی بەیانی بهێنرێت. لە مەزهەبی ئیمامی مالیکە و هەندێک لە زانایان ئەفەرمون ئەگەر ئەو کەسە لە سەرەتای ڕەمەزانەوە نیەتێ بێنێ، بڵێ یا ڕەبی خوایە من ئەوە نیەتم وایە کە ئەم مانگە هەمووی بە ڕۆژوە بم، یا لە دڵەوە نیەت بێنێ کە ئەم مانگە هەمووی بە ڕۆژوە بێ، ئیتر پێویست بەوە ناکا کە تۆ هەموو شەوێک جارێکی تر نیەت بێنیتەوە. بەڵام من ئەڵێم تۆ هەوڵدە جەمع بکە لە نێوان هەردوو قسەکە. لە سەرەتای ڕەمەزانەوە عەزمت جەزم کە نیەت لە دڵتەوە بێنە کە هەموو مانگەکە بە ڕۆژوە بی، شەوانەیش جارێکی تر ئەگەر ئەم نیەتە دووبارە بکەیتەوە ئەوە کارێکی چاکەکەی. نیەتەکەیش پێویست ناکە بە زمان بڵێ نیەتمە بە ڕۆژووە بم، ڕۆژووی ئەم ساڵ فەرزە لەسرم بۆ خوایە گرم، ئەمانە پێویست ناکە. خوا ئاگادارە بە ناخی دڵمان. نیەت شوێنەکەی نێو دڵە، لەبەرەوە لە دڵی خۆتەوە شەو کە هەڵەسی بۆ پارشیەوە. بۆچی هەڵەسی بۆ پارشیەوە؟ بۆ ئەوە نییە کە بە ڕۆژوە بی. ئایا لە غەیری ڕەمەزانە تۆ سەعات 3 شەو هەڵەسی بۆ نان خواردن؟ نەخێر. ئەی بۆ پارشیەوەکەی نیەتت وایە کە بە ڕۆژوە بی، ئەو بۆ خۆی نیەتە. گرنگ ئەوەیە ئێمە بزانین کە نیەت جێگاکەی لە دڵایە و پێویست ناکە بە زمان بهێنرێت. و ئەگەر بتوانین هەموو شەوێکیش ئەم نیەتە لە دڵ خۆمانان بهێنین بە دڵ خۆمانە، بەڕاستی کارێکی باشەکەین. ئەمە بە کورتی بەڕێزان وەڵامی ئەو خۆشک و برا ئازیزانە بوو کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد. ئینشاءڵڵا ئێمە هەموو شەوێک لەم کاتیا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە بین. پەیوەندی دا لەو خۆشک و برانە وەرەگرین و وەڵامی ئەدەینەوە، ئینشاءڵڵا سوودی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ئەبێت. بەم ئەندازەیە کۆتایی بە ئەڵقەی ئەم شەوە هێنین. داوامان وایە لە خوای پەروەردگار وەلێ پاڕینەوە لە سەرەتای ئەم مانگەدا و لە یەکەم ڕۆژی ئەم مانگەدا خوای پەروەردگار تەوفیقی هەموو لایەکمان بدا، پشتیوانمان بێت، یارمەتی دەرمان بێت بۆ ئەوەی کە ڕۆژوەیەکی باش بگرین، بەنداتیەکی باش لەم مانگەیە بکەین. خوای گەورە بیکا بەمایی لێخۆشبوونی گوناه و تاوانەکانمان، بیکا بەمایی کرانەوەی دەرگای سۆز و ڕەحم و بەزەی خۆی بەسەر مسلماناندا. هەر خوشک و برایەکی مسلمان نەخۆشە یا رب العالمین شیفای بەخێری بۆ بنێری. هەر مسلمانێک قەرزارە دانەوەی قەرزارەکەی بۆ ئاسان کەیتەوە. هەر مسلمانێک پێویستی بە دوعای خێری ئێمە هەیە، یا ربی خوایە خێری دنیا و قیامەت بڕێژی بەسەریا. دەروی خێر لە هەموو خوشک و برایەکی مسلمان بکەیتەوە. ئەو برا ئازیزانەیش کە بەم بەرنامەوەمان دوون کە ئەیانەوێ ئەم خێرە بگا بە ماڵەکانی ئێوە، یا ربی خوایە ئەجر و پاداشتی ئەوانیش بیتەوە، هەموو لایەکیان سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەت بکەی. آمين آمين. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.